اوی سردانه و جوینین بردام کویش تاجی بردام نوکجی جوینات نو برا سروک وزیران مسرور بارزان گل سروک اف پیمانی گش پیدان و دی آوادان کرنه محمد شیا سودانی بردام از گل برای سوا الحازم سیاستوان نشبغ داید گل مدابد برای سوال گلک سپاس کوهین گل مدانه یا اوی جاری جداد کت بو چاره سر کرنا پرزگری کو آلوزیان کو حتی شاندن در بازوی دیانجی جوینین در بازویش داد چل حولی چل بغ دایبن بحثا چاره سرکردنا پرزگری کو آلوزیان هات کردن لیا کو ویجاری جداد کت بو چاره سرکردنا پرزگری کان چه تشتکه یعنی چه کار تکه يعني بداية مساء الخير عليكم. دەستپێکدا ئێوارە باش پێم وایە کە قۆناغی سیاسی نوێ دەست پێ دەکات ئەمە بەهۆی سەقامگیریەوە دۆخی گشتی دۆخی لیستەکان کە بخۆیەوە دەبینێت بۆم قۆناغی کە ئێستا هەیە عراق دەستی پێ کردووە دەرفەتێکی باشی تێگەیشتن هەیە بەتایبەت دوای ئەوەی سەردەمی کەڵەکە بووی ئەو ڕقەستوریەمان بینی کە زۆر کێشیان ئافراند بوو پێم وایە کە ئیمڕۆ سەردەمێکی نوێ دەست پێ دەکات کە دەکرێت دانوستان لە نێوان هاوبەشە سیاسەکان هەبێت ئەمە بەرەو چارەسەری کێشەی نێوان پێک هات عراقەکان بە تێکڕا هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد سوننا شیعە پێم وایە بەڕێز سەرۆکوەزیرانی نوێ زۆر لە هێزە سیاسەکان نزیکە لە تێگەیشتنیان ڕۆڵی هەولێر کە دەیەوێت لە بەغدا بینەخشێنێت زۆر گرنگە ئەمە زۆر بەگەرمی پێشوازی لێکراوە لەلایەن تێکڕا لیستەک سیاسەکان و حاوکات پرسی ئەو چارەسەریە کە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ تەقەدوم ئەمە ئاماژەی ئەرێنی و ڕایەوەش پێم وایە ئێمە لە بەردەم حکوومەتێکین کە خواست هەیە هەمووان پاڵپشتی بکەن کورد سوننا ئەمە لەلایەن شیعەوە پێکێنراوە ئەمە پەیامی سەقامگیری سیاسیە ئێمە ئاماژەمان پێدا بوو پێویستە هەبێت بۆی حکوومەتێکی بەهێز هەبێت خواست و ویست و ئارەزەکانی گەلی عراق لە بەرچاو بگرێت و بیانگەێنێتە وێزگێکی عراق برای سوال یعنی حتی دەمێت پێزبوونا پەیوەندیۆنجیدا هەند لەوان هەنە هەوڵدەم پرزگرێک و ئالوزیۆن چێ بکەن لێ هەند لەوانجی هەنە بەردەوامت گەل هەرێمە کوردستانە پەیوەندیان وانایە پێزن هەر بۆ نمونەژ ئەز بەحسادی سەرۆکێ هەف پەیمانیا یعنی ئەم بەسە خەمیس خەنجەری وەکە کەسایەتی عێراقێ ئەز بەحث بکەم حتی چه ڕادە کەساتین هوسان جیلانین سیاسین هوسات گەل هەرێمە کوردستانێ تشین پەیوەندیا گەلەکە پێز بخەن چ لایەنێک نەشێت ئێدی درزەکی ئالوزیەکێ بێختەت نافلوانین عێراقیەن گەل هەرێمە کوردستانێدا بوو من ئاماژەم پێدا کە ئەو کرانەوە سیاسیە و ڕزگار بوون لەو کەساتە ئەوانی کە ڕقەستور بوون لە بەرامبەر بە کورد بەرامبەر بە سوننا هەندێ هێزی شیعەش کە پابەندیان نەبوون ئەمە دەمانباتەوە خاڵێکی گرنگ کە ڕۆڵی لیستە سیاسەکانیان پێکاتەکان دەردەخات ئێستا دەبینی بەڕێزیان باس لە ڕۆڵی بەڕێز خەمیس خەنجەر دەکرێت بۆ کردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی هاوسێ وڵاتانی عەرەبی هەمان کات بەڕێز زەیدی خوێندنەوەی هەیە بۆ ڕۆڵی گرنگی سەرۆک بارزانی لە پرسی سووریا ئەو ڕۆڵە گرنگانە هەرێمی نێودەوڵەتی ئەمانە ڕۆڵگەلی گرنگن هەمووان ناتوانن ئەنجامی بدەن بەڵکو هەندێک کەسایەتی سنووردار هەن ئەو ڕۆڵە کاریگەرانیان پێ دەژێردرێت بۆی خوێنەوەکانی بەڕێز سەیدی بۆی بەو ئاراستەیەدا هەنگاو بەهاوێژێت باراستەی کەسایەتی کاریگەرەکان کە دەکرێت لەگەڵان حکوومەتێکی بەهێز پێک بێنێت ڕژێمێکی بەهێز دەوڵەتێکی بەهێز بەڕێستان دەزانن کە ئێستا دۆخی هەرێمی دۆخی سیاسی ناوچەکە تێکرا باراستەیەکی دیکەیە
بۆیە پێم وایە پێویستە چارەسەری نیشتیمانی هەبن بەهۆی ئەو کەساتیە نیشتیمانیا بەهێزە کاریگەرانەی کە ئاماژەم پێدان و پاڵپشتی ئەو کابینە حکوومەت دەکەن. دەگەڕێمەوە دووپاتی دەکەمەوە کە ڕۆڵی بەڕێز خەمیس خەنجەر ڕۆڵێکی دیپلۆماتکاریە وەکو تاک بەردەستەی کردووە، زۆرێک لە دەرگەکانی لەگەڵ وڵاتانی عەرەبی کردنەوە لە نێوانیان قەتار، سعودیا، وێڕا ئەوەی لەگەڵ تورکیاش کە ڕۆڵی کاریگەری هەبووە بۆ نزیکردنەوەی بۆچوونە جیاوازەکان و تورکیا و عێراق ئەمە بەرپرسیارەتێکی مەزن بوو. توانی شێخ خەمیس خەنجەر ئەوە بەردەستە بکات. ئەمە سوودبەخشە بۆ عێراق، بۆ چینی سیاسی و ڕژێمی سیاسی لە عێراق، لە حکوومەتی عێراقیش بەتێکڕا. ئەو ڕۆڵە دوورە لە دەزانن کە بەڕێز زەیدی بە جۆرێک لە جۆرەکان لە بەڕێز سوودانی دەچێت، سەرۆکوەزیرانی پێشوو کرانەوەی هەیە بۆ هەرێم، کرانەوەی هەیە بۆ وڵاتانی ناوچەکە. ئەمە پێشووتر بەو ئاراستێ نەبووە کە بە ئاراستەیدا هەنگاویان بە هاوێشتی بێت لە کازمیەوە بەرەو پێشووتر بەردەوام بە دوای کاریگەری سیاسیدا وێڵ بوون دەگەڕان، خوان لە چارەسەری کێشەکان دەدسیەوە تا بەو ڕادێک گەیشت کێشەکان کەڵەکە بن. کێشەی کورد کێشەکە کەڵەکە بووە لە کۆنەوە بامان شێوە سونە وێڕە ئەوەی هێزە نیشتیمانیە شیعەکانیش کە لە چوارچێوەی هاوهەنگی نەبوون. وێڕایەوەش دۆخی هەرێمی گۆڕانکاری بەسەرداهاتووە، شێوازی مامەڵەکردنی ئەو سەرۆکوەزیرانە کە جیاوازە لە ئەوانەی پێشووتر، هەبوونی کەساتی مەزنیش لە ڕژێمی سیاسی دەکرێت وا بکات ئێمە گەشتبین بین بڵێین ئێمە عێراق بە ئاستێکی بەرز لەسەر سکەی خۆی بەڕاستی شینا دژاتیکردنە هەرێمە کوردستانê demê derbasbûyî de ku yanê qazanca hiç laneke Iraqî da nebiye. Evê carê mifawergirtiniş serbora hikûmeta Herêma Kurdistanê bi taybetî jî pêşkêşkirina xizmetguzariyan da bû nimûne jaliyê karebê ve her wasa ev vekirî hêştina boriya nefta Herêma Kurdistanê bû xizmeta Iraqê ku take çavkanî bû derbasbûna nefta Iraqê ji bû bazarên cîhanê. Heta çira de dibine rêxûşker لان زیاتر نزدیکی هەرێما کوردستانê بێنەکردن êdî qazanç ezmûna Herêma Kurdistanê bête wergirtin her du pêk ve hewl bidin xizmeta hemî welatiyên Iraqê bêde yani bikin ku ev jî yek şiwan babetan biye ku Serokwezîran Mesrûr Barzanî jî li Bexdayê dihî û Evrûkeyê maja pêkirî. يعني هو المفروض ئەوەی پێویستە وەیە کە بتوانین تەواوی ئەزمونە سەرکەوتوەکان لە نێو خۆ دەرەوە دووبارە بکەینەوە، چونکە ئێستا ئێمە هەندێک لە ئەزمموی سەرکەوتومان هێ لە ناوە خۆ پێویستە مامەڵی لەگەڵ بکەین وەکو ئەزمموونێک کە پێویستە دووبارەی بکەینەوە لە هەولێر بێت یان لە تەکرا هەرێمی کوردستان. وا دەکات من وەکو هاونیشتمانێکی عێراقی هەست بە شانازی بکەم، چونکە مەسەرکەوتنێکی نێو خۆیە حکوومەت لەسەری پێویستە پشت بەو سەرکەوتنە نێوخۆیانە ببەستێت، نەک کارەبا دەزانین کەمە دەستکەوت و سەرکەوتنێکی مەزنە. هاونیشتمانی عێراقی بە شێوەیەکی گشتی پێویستێتی بەسڕە بەر لە بەغدا، دیوانیە بەر لە سولێمانی پێویستی پێێتی، کەواتە تێکڕای پارێزگای عێراقیەکان بەدەست ئەو کێشەوە دەناڵێنن ونی وزا هاوینەکی گەرم لە بەردەمماندایە ڕوود دەبینەوە هەموو ساڵیش لەو ئان و ساتە کێشەکە کەڵەکە دەبێت زیاتر دەبێت بەبێ چارەسەر. سەردەبینین هەولێر نمونەی چارەسەرم دەخاتە بەردەست، پێویستە دەستی پێوە بگرم و پێشوازی لێ بکەم و بهێنم لێرە بەردەستە و جێبەجێ بکەم لە تێکرا عێراق بامان شێوەش پرسی هەناردەکردنی نەوت. ئەمە پێویستمانە کە بتوانین داهاتەکانمان فرە چەشن و لایەن بکەین، نەک پشتبەستنی ڕەهایی و تەنیا بەنەوت. پێویستە دەزانین کە زۆربەی پشتبەستنی ئێمە بەنەوتە. هێڵی جیهان هێڵی بۆڕی جیهان گرنگە، پێویستی بە
نوژەنکردنەوە هەیە پاڵپشتیکردنی ئەو پرۆسەیە گرنگە حکوومەتی عێراق پێویستە مامەڵەی لەگەڵ بکات وەکو هێڵێکی جێگرەوە بۆ گەروی هورموز ئێمە ئێستا بەو قەیرانەدا دەگوزارێنین کاتێک دەوەستێت ئێمە بژاردەی دۆمان نەبووە نەوتی تیادا ڕەوانە بکەین بێجگە لە جەیهان بەو ڕێڕەوە کەواتە لە ڕێگەیەوە دەتوانین ئێمە بودجەی خۆمان بودجەی ساڵانی داهاتوو فراهام بکەین ئێمە قەیرانی داراییمان هەیە بەوەی نەبوونی ئەو بزاوتە بازرگانی نەوتە لە گەروی هورموز ئەگەر جەیهان کاریگەر بێت و کارا بێت حکوومەت دەستی بەو قەیرانە نەدەکرد یاخود هێڵی دیکە بووە بێجگە لە پشتبەستنی ڕەها بە گەروی هورموز ئەو کێشەیە نەدائافرا کاتە سنجیرە گەلێک لە فشار ئابوووریەکان کەڵەکە بوون بەڕێزان سەرۆکۆسی ئەلیزەیری باسی لەو تاکساسێت داراییانە کرد خوازیاری ئەو تاکسەجانە ئاماژەی ئەرێنی بن و کێشە ڕاستەقینەکە بدۆزنەوە بۆ ئەوەی چارەسەر پێشنیاز بکرێت هەولێر دەتوانێت دوو بژاردە و چارەسەرمان بخاتە بەردەم پێویستە تێگەیشتنی باشە بێت لەگەڵ هەولێر بۆ وەرگرتنی ئەو نمونە و ئەزمونە سەرکەوتوانەی ئەوێ بۆی بڵێن لە عێراق ئێمە حکوومەتێکی بێزمان هەیە کە بەڕاستی چاکسازی لە کردی کارەبادا کردووە بە هاوهەنگی لەگەڵ هەولێر یان لە پرسی نەوت لەگەڵ هەولێر ئەمە باشتر نە لە چارەسەرێکی دەرەچی هەولێر پێشنیاز و چارەسەرمان دەخاتە بەردەست پێویستە پشتی پێ بەستی بابەتی الجهێ هەڕەشە و دەستێوەردانە ئاواکردنا پەیوەندیەکە پێس دیال وڵاتێن هەفسنوور کشکی اتناوا جوینێدا یعنی کنگرێ ڕۆژنامەڤەریدا قاسم عەرەجیژی پشتی جوینات گەر سەرۆک وەزیران مەسرور بارزانی ئاماژەخویەکێ کرد شاندەکێ هەفبەشی هەولێر و بەغدای دێ بەرەف تەهرانێ ڤەچن بۆ نەهێلانا هەڕەشەیان هەروەسا ڕەنگەژی بەحسا نەهێلانا دەستێوەردانەژیت پاشە ڕۆژە عێراقیدا بێتەکردن ژالیە هەر وڵاتێکیڤە حتی چرا ده هەولێر و بەغدا ئاواکردنا پەیوەندیەکە هێز شێن پەیوەندیên پێس گەل وڵاتên هەفسنوور ئاوا بکەن یعنی الجهێ دەستێوەردانە پەیوەندیە پێس هەبن سيدي الكريم بەڕێز ئێمە باس لە وڵاتانی هاوشێ دەکەین سنوورمان لەگەڵان هەیە بە سەدان کیلۆمەتر ناتوانین پشتێکتر بکەینەوە بەمان شێوە کاریگەری ئەوانیشمان تێدەکرێت ئەو دۆخەی بەنەرێنی بشێتەوە یاخود بە ئارێنی وێڕایەوەش پرسێک هەیە دەبێت لی تێبگەین لە نێوان ئەوەی ئێمە بینە هاوپەیمان جیاواز بین دەکرێت لەوەی ملکەت و پابەند ئەو وڵاتانە دانەوێت ماماڵە لەگەڵ عێراق لە چوارچێوەی بەرژەوەندەکانی بکات ئەگەر عێراق بە دوای بەرژەوەندەکانی خۆی وێڵ بێت لە هاوهەنگی لەگەڵ وڵاتانە کە پێویستە بەهۆی هەبوونی هاوسەیەتی عێراق وەکو هاوپەیمان وەکو هاوڕێ وەکو هاوسەیەکی ڕێزدار مامەڵی دەکرد بەڵام ئەگەر بەرژەوەندەکانی عێراق وەلا بنێین ئەوان مامەڵەکردیان لەگەڵ عێراق وەکو ملکەت و پابەندێک دەمێنێتەوە هەندێک لە پارێزگا عێراقیەکان دەبینین زیانی زۆریان بە هۆکارەوە پێگەیشتووە بۆی ئەو مامەڵەی وڵاتانی هاوسێ ئێمە باس لە پارێزگای هاوسێ لەگەڵ ئێران لە باشوور عێراق دەکەین لە تا دەگاتە باکووری دەبینین بەهۆی ئەو مامەڵەیە زیانی زۆریان بەرکەوتووە لە کاتێکدا دەبووە ئەو پارێزگایانە ببنە پاڵپشتێکی ئەرێنی بۆ هەموو وڵاتانی دیکەش ڕاستە سووریا وڵاتانی دیکە دەبێت وەکو هاوپەیمان هاوڕێ دۆست هاوسێ مامەڵە بکەین عێراقیش بڕیاری ناوەندی خۆی هەبێت بۆ ئەوەی بەردەستەی ڕژێمی سیاسی خۆی بێت بەرژەوەندی چاوەکانی خۆی لە بەرچاو بگرێت ئیگەلی خۆی بخاتە پێشەوە نەک پابەندیە ئاینی و مەزەبیەکان و ئەنجاگەرەکان نابێت وا بکات تۆ دەستبەرداری ماف و بەرپرسیارەتە نیشتیمانەکان بیت کاتێک سیاسەتی خۆ دادەڕێژی لە ئاسی وەزارەتی دەرەوە لە قۆناغی هێستیار و گرنگ و وەستیاردا بووە پێم وایە بە ئاراستەیەکی زۆر ئەرێنی وەزارەتی دەرەوە بەڕێوە براوە پێشم وایە کە ئێمە دیسان بەو قۆناغەدا دەڕۆینەوە بەوە سنووری نیشتیمانی دیاری بکەین لەگەڵ هاوسەکانمان بەو شێوەیە و لە چوارچێوەیە لە چاوگرتنی بەژەندەکانی عێراق مامەڵەیان لەگەڵ بکەین
برای سوال حازم سیاست وان اینج بغداد ديال مضافون سباس بوه